ناوم عبدالکەریم محمود خەڵکی سلێمانی من وەکو کارمەندێک لە پارکی ئازادی تقریبا 90 ساڵەمە لێرە کارەکەم. سەرۆکەرداخی بەڕێوەبەری ڕێکخراوی سروشتی کوردستان و ڕێکخراوەکەمان لە ساڵی 2012 دامەزراندووە لەو ساڵانەوە دەستمان بەکاری ژینگەی کردو لە باشووری کوردستان و بۆ خۆشم نزیکەی زیاتر لە 10 ساڵە من بوارەکان. ناوم سۆران نووری حەمەیە لە 2023 دامەزران بەڕەسمی ئیتر لە 2023 خەریکین لە هەوڵای. بینێرانی هێژا لە هەرجێک بینەری بەرنامەی پێشەنگن جوانترین سڵاوتان لێبێت. خۆشحاڵم لە بەرنمەیەکی نوێی پێشەنگدا بە خزمەتی ئێوە شاد دەبمەوە. تەوەری ئەم هەفتەی بەرنامی پێشەنگ گفتوگۆ دەکەین لەسەر ژینگە پارێزان ئەو ژینگە پارێزانی کە لە ئێستادا ماوەیەکی زۆرە لە پارکی ئازادی خزمەتیان بە ژینگەی پارکی ئازادی کردووە. بۆ کەمیشە سەرەتا راپۆرتێک پێکەوا بینی لەسەر ژینگە پارێزی. دوای راپۆرتەکە لەگەڵ ژینگە پارێزانی پارکی ئازادیە درێژە بە گفتوگۆکانمان دەدەین. فەرموون بینەر بن. یەکێک لە مەترسیە گەورەکانی سەرژیانی مرۆڤ لە زەویدا بە تایبەتی لە وڵاتە تازە گەشەکردووەکان پیسبوونی ژینگەیە. کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ و کار دەکاتە سەر تەندروستی مرۆڤ و یان لەبەرەکانی دیکەش. بۆیە بۆ چارەسەری هەر تاکێک دەکرێت لە شوێنی خۆیەوە ژینگە پارێز بێت. لە کاتێکدا هۆکارەکانی پیسبوونی ژینگا دەگەڕێتەوە بۆ چەند خاڵێک لەوانە بەهۆی زیادبوونی ژماری دانیشتوان لە سەرزەوی و زیاتر پەرسەندنی پیشەسازی بۆ پڕکردنەوەی پێداویستی دانیشتوان کاریگەرێکی گەورە لەسەر پیسبوونی هەوا ژینگەی وشکانی و ئاوی دادەنێن لە ڕێگەی پاشماوە کیمیاییەکانەوە. هەروەها زیادبوونی ژمارەی ئۆتۆمبیل کە لە ڕێگەی گازی یەکەم ئۆکسیدی کاربۆنەوە دەبنەهۆی پیسبوونی هەوا. ناهۆشیاری دانیشتوان بە تایبەتی لە وڵاتە تازە گەشەکردووەکان و گرنگی نەدان بە ژینگە. هەر بۆیە خۆشەویستی بۆ ژینگە و ژیاندنەوەی سروشت و شاخ و دەشت و دۆڵ و چەمەکان و کانیاوەکان لەگەڵ مرۆڤ و کەسانی ژینگە دۆست بوونەتە دوانەیەکی لێکدانەبراو و ئەو کەسانەی کە بە ژینگە پارێز پێناسەیان بۆ دەکرێت هەوڵێکی زۆر دەدەن بۆ هۆشیارکردنەوەی خەڵکی لە ژینگەکەیان بۆ پاراستن یاخود ڕاستەوخۆ بە شێوەی مەیدانی هەوڵی پاکڕاگرتنی ژینگە و دەوروبەر و سروشتی خۆیان دەدەن. لە هەرێمی کوردستان چەندین ڕێکخراوی ژینگەیی بوونی هەیە کە تێیدا بە شێوێکی فەرمی کار دەکەن لە ڕێگەی هۆشیارکردنەوەی تاکی کۆمەلگاوە. ئەو مەترسیەی لەسەر ژینگەی جیهان و هەرێمی کوردستان هەیە بۆ هاوڵاتیانی ڕوون دەکەنەوە. کاری ژینگە پارێزی کارێک نییە تەنیا هیچ توێژێکی دیاریکراوی کۆمەلگا بێت و پێویستە لەسەر هەر تاکێک ژینگە بەو ماڵە پێناسە بکات کە تێیدا دەژی. چونکە ژینگە کاریگەری لەسەر دەروون و جەستەی مرۆڤ بەجێ دەهێڵێت و ئەگەر هەمووان بە ئەرکی خۆمانی بزانین پاکڕاگرتن و پاراستنی ژینگە لە ئەنجامی پێکێنانی ڕۆحیەتی ڕێز و خۆشەویستی بەرامبەر ژینگە تەندروستێکی باش دێنێتە ئاراوە.
لەم بەشان لە تقریبن وەکو پێم وتی نزیکەی 5 جوونیوە لێرە 5 جولی لێرم تقریبان 2 و 11 ئیتر دەست لە ئیشە کاڵەگرم ئیتر خێرا کە هاتم لە پێشا هەڵاس ناو باخکان پاکەکەمەوە کە پاکم کردەوە ئینجاکە ئەچم ئەوەی پێداویستەکانی سەرەوە وەکو مەزاخە و ئەم شتانەی کە ئەوەی کە پێم سپێراوەکو بەل و ئەو قفڵ و ئەم شتانە ئەیکەمەوە ئەو شوێنانێککەینێ یەم فەرارەکانی لەسەردانم ئەوەی کە شوێنی زەردەکانە ئەوەیشی کە پێویستی بە سۆندەیە خۆم دارەکان بە سۆندەکە ئاوێم ئیتر تەبعاً ئەمە تا مدەیەکی زۆر کە تا زین تۆزێ بەسەریا شتەکەی نەبم و وەکو شتێ زاڵم بەسەر ئیشەکە کە ئیشەکە زاڵم بەسەریا ئیتر بە پێی پێویست خەریکی دارەکانە بم لە دوای ئەوە کە بزانم بژارێکی تایە بژارەکە یەکەم ئیتر سۆندەی ئەو سۆندانەی کە پێویستە هەمووی لە شوێنی خۆیان دایانێم وەکو پاکردنەوە تەبعاً پێشتر پێم وتی پاکردنەوەم کردووە ئەمەم کردووە فەرارۆشتم داناوە ئەیتر بە پێی پێویست یعنی وەستان نییە هەتا لە سەعات 5 جوونیوە منیم هەتا ئەو کاتێکا ڕۆمەوە کە 2 و 11کە ئیتر بەشەکانی زۆرە بە حکومیەوەی کرێکارەکە کەمە ئێمە بۆ نونە ئەمە ڕۆژێک بوو 15 کرێکارێکتیا بوو ئێستا تقریبان 5-6 کرێکاریتیایە ئەرکەکەمان زۆرە هەر ئەوە نییە بڵێ هەر خەریکی باغبی هەر خەریکی باغنی کاکە یعنی سۆندێ دەستکاریەکەن دارە دەستکاریەکەن یعنی ئەوەی کە چۆنەڵی ئێمە نابێ هەر خۆمان بین ئەبێ خەڵکەکەش هاوکاری مامکە چونکە ئەگەر ئێمە بەتەنها خۆمان بێ ئەم بەشە بەس بۆ ئێمەنی ئەمە من تقریبن پێتەڵم 11 منە ڕۆم جەماعەتی شکێتی هەیە لەوانەیە بۆ منە چەنەها نەفەرەیەتی ئێرە بڵێن بە پەنجەی دەست سابەکە بڵێم بۆ باش و خراپی یعنی ئەوەی کە لە ڕێزمێ بۆ خراپیەکە خراپە باشەکەی تیانی من ئاگادار بووم بۆ منە پێم وتومە کاکە گیان ئەمە کاکە ئەم بەشە بۆ ئەو شتەکەی خۆی لای بەرە بیکەر ناو تەنەکە خۆڵێک و یا شتێک پێی ناخۆش بووە ئەنی خۆ ئەمە شتەکە بۆ من نییە کە تۆ پێ ناخۆش بێ یا شتێکی دەستکاری کردو پێم وتومە کاکە دەستکاری مەکە ئەوە ملچێکی گشتیە هەر بەندە سروتێتی کاکە تۆ بڕۆ جارە حکوومەتەکە چارەسەرکە یا حکوومەت خۆی تۆ ئەگەر خۆ چارەسەرکەی حکوومەتێکی ئیشەیە لێرە ئەیکەم لە ماڵی خۆمان نیکەم دڵنیا با زۆر ئیشم کردووە لە لێرە یعنی هی ماڵی خۆم بێ نیکەم بە حکومیەوەی بۆ من مناڵێکی ئەم ئێرەم حسابکە بڕوا بکە ئەو نە مناڵ بووم تاحین نەکرا بکە تاین بوو باشە کە هات مێرە ئیتر کاکە گیان خوانێ بڕێم منەوەی لێرەم ماڵۆ نابینم دێتەڵەمەوە تقریبان وا نازان 21 ساڵێکە ئەوەنەی کە خەریکی ئیشی ئێرە بووم و ئەمانە بەخوای گەورە جاری وها بۆ ئیشی ماڵم هەبوو بە 3 مانگ جاریەکەی ماڵم نەکردووە لەبەرەوەی ئێرە بەڕاستی بە دڵ و بە ڕۆح خەریکم ئاراوەڵا وەڵی گرنگی پێ ئەدا بەس ئەزانی چی وەکو ئەوەی کە گرنگی پێدا قەیچێکە کاکە گیان من چەندێ خەریکم قەیچێک و هاوڵاتی چشکاکە وەکو پێم وتی مڵکی گشتیە بۆ نمونە شتێکەکە قەیچێکە ئەوە خۆ لە هیچ لە مەسلەی و ناگۆڕێ کۆی کاتەبی کات ناو سەرەی خۆڵەکەەوە ئەوە بۆ منیش کاراسانی ترێکە من وەکو پێم وتی یا فریای باخەکەکەم فریای 12 فەرارەیە ئاچوی پێەکەم ڕۆژی وا هەیە پێ 6 جار بەس ئەچمە سەرەوە ئەم هینە هەڵەکەم ئەم تقریبان قفڵ هەڵەیەمەوە ئاو لێوە سوەندە بەرە بێ و لێوە خەریکەبی بۆ نمونە بۆری بەربووە بێ بۆری سەرکەیت و کۆلەی ترکاکە ئەوەی نەکرێ لێرا بێ بیکەیت چونکە بە حکومیەی کە کەمی ئێستا وەکو کاگالان فەرمووی هەر شتێک بێ ئەبێ ڕاکە یعنی ئەوە نییە کە بڵێ چوون و نەچوون ئەبێ چونکە هەمومان خەریک بین هەمومان بە پێی پێویست یارمەتی یەکترین لەبەرەوەی کاکە دەری تۆڵی نەخۆشیە هەیە تەعزیە هەیە ئیتر هەنواشت لە بەردەمی ئینسانە ئەترۆ خۆخوا بۆ خۆی زانێ بەس وەڵا یارمەتی یەکەین تۆ بۆ منە ئەڵێ کاکە ئەمڕۆ ئەم بەشە نایەت هاوکاری کە ئەو بەشە بە پێی پێویست شوێنەکانی کە زانی وشکە فەرارەکەی لەسەردا بنێ یا سۆندەکەی بۆ اینکە یا دارەکان ئەو نەدرا ئاوی بۆ بۆی ئارە وەڵا لە خوای گەورە بەس یابێ ئەم هاوکارێمان تایە بەس ئیتر تەبعەن پەنجەی دەستی حساب ناکرێت وەکو یەک نییە من دەستخۆشیتان لەکەم لەبەرەوەی ئازێتان کێشا ماڵتان ئاوا بێ و بەڕاستی مهمەوەیە ئەم قسانە بگەێن و منیش زۆر زۆرم پێخۆشەوەکو وایە کە ئێستا من هیلاک نەبووم بۆچی لەبەرەوەی ئەگەر شتێک بێت تۆ
سەوتەکە بگەیەندرێت کە تۆ ئەمنەی لە هیلاکەتای بۆ نمونە وەکو پێم وتی من خەو لە خۆم یعنی لە دەوری سەعات پێنجونیوە لێرە خەریکی ئیشە بم جاری وایە بەخواتێتە 12 خەریکم لێرە ئیشەکەم ئیتر ئەوەی کە تۆ بڵێ لەم پارکە ڕاکە ئادەی سۆرانجیان ڕاکە ئەو ئیشە هەیە من خەریکم و بە بەردەمیۆم مهمەوەیە ئەم هینەمان سەوتەمان بگەێن. وڵای ئێمە وەکو ئێمە هەموو ئیشەکەین لێرە ئیشی قورسەکەین ئیشی سوگەکەین ئێستا بۆ نمونە ئاودێریەکەین کێڵانەکەین ئیشی دیوارێک کلیبستۆنە شتێکە بێ ئەوانە شەکەین ئێستا ئەم باخانە بۆ نمونە ئەم سنوورە ئایدی منە لێرەوە لە ئەم نادی کۆمەڵایەتی هەتا ئەچێتەوە لای کورسێکە ها ئەوبەر ئەوە ئایدی منە من بەدەستمێوە ڕاستی نییە خەڵک نییە هەر زۆر بڵێ ئیهمال لەوەیە خەڵک هاوکاری ئێمە ناکە ئێستا من وەکو ئەم دراوسیانی خۆم ئەم سنووری ئەوبەر بەیەکەوە هاوکاریەکترەکەین ئەوەی خوارەوە پەرژینەکە ئێمە ئەو نێم هاوکارێکم من نێم ئەو هاوکاریم نکات وڵای تر بۆ نمونە سعات هەش دێن لە 12 ئەڕۆین ڕۆژانە هەموو ڕۆژیان یەک ڕۆژمانە لە هەفتەکەیە یەک ڕۆژ مۆڵەتمانێ بڵین لە ماڵەبی وڵای ئەوەی لە توانای خۆمانە نێ شوێنە سنوورەکە زۆرە بەدەستمانەوە بە تایبەتی لە هاوی نیشە بۆتای بۆ کێڵان ئەمانە ناتوان هینی نایت دەرەقەتی ویشە ناین توانەوە نییە بەسەریا ئەگەر هاوکاری یەکتر نەبێ بڵێن لەگە هاوڕەکانمانە بەڵێ بێ هاوکاریە بێ بۆنەوە کارمەندیشمان کەمە لە ڕووی کارمەندەوە کارمەندی کەمێرە بۆ نمونەیەکی خانەشی نەکرێ یانێکی نەخۆشە بێ یانێکی وەفاتەکات کەس نێ بچێتەوە جێگای وەڵام سپاس بخوا چەند ساڵ بۆ 90 ساڵاتی ئیشم کردووە نیە بە زەوقی ئیشەکەم کردوانی ئەوەی بمناسێت نییە ئەزانێ بەدڵسۆزی ئیشەکەم کرد داوا لە خەڵکی سلێمانیەکەم ئەوانەی سەردانی پارکی ئازادی باخچەکانەکەن بۆ نمونە داوایان لەکەین لە ڕووی پاک و خاوێنی و هاوکاریمان بەڕاستی ئەمە زۆری لایکن لەو ڕۆ وڵا هەر ئەومانێدا کە خەڵک کاتی ئێرە و هاوکاریمان کە و ئەو پاشماوانی کە لە دوای خوان ئەڕون پاکیکەنەوە لای وڵایەتە داواش لە شارەوانی شەکەینی بەڕاستی ئەمە هیلاکی هاوکاریمانکەن ئەو دەڕهینە ئەو پلە بەرزکردنەوەی کە هەمانە هەوڵێکمان بۆ من بۆمان بکەنەوە کە بڕاو بڵین ماوەی 8 ساڵە من ل 27 2006 لێرە تاعین بوو تا ئێستا من موقتم کە هاتم ئەمانە هەمووی ڕەبایە بود وتمان ئیشمان تیاگە وتمان نەوەکو خوا نەخواسە ئەڵغامێ شتێکمان پێ بتەقێتەوە ئیدە وردە ئیشەکانمانگەن من تا ئێستا ماوەمەتەوە هەر موقتم نەبووم بەڕسمی لەوە پێشیش تاعینا دەبوو بەس ئیتر منیان نەکە من تا ئێستا ماوەمەتەوە هەر لە ئیشمەوە لە حەملەیەم و ئێمە ئیشەکەمانەوەی ئێمە لە بەشی ئێمە لە حەملەیە بە 6 کەسەوە حملەی پارکی ئازادیەکەین بڵین دارێشکاوتەوە ڕەشەبایەکە دارێکە ئەشکێتەوانێ ئەچین بە تەوراز بێ بە مشار بێ لێەکەینەوە و کورکوردیەکەین و باریەکەین و فڕێ پێگەی ئەم دارانەیە جاری وا هەیە پوشە جایشتا ئەیڕین بۆی گڕ نەگرێت بۆی شتێک نەبێت وڵی خەڵک بەردەوامیە ئێستا لەم ماوەی پێشووە نازانم لە کۆمپانیای شووە هاتوون حملیان کردووە بەڕاستی پاشان کردووە و ئیشەکەیان دیارە و ئەمە کار ئاسانیشە بۆ ئێمە یەکی کاکە وڵای ئێمە هەوکاری یەکەکەین ئێستا من برادەرێکم نەخۆشە نایەتەوانێ قەیچێکە با من ئیشەکەی وەگەڵ قەیچێکە من فەخری پێوەکەم ئیشەکەی ئەوەکەم یەکی کاکە یان من نەخۆشم قەیچێکە باژی ئیشەکەی من بکە ئەوەیە هاوکاری یەکەکەی وەڵی بەڕاستی بە ڕۆژ هیلاگەبی کرێکار هەر هیلاگە بێت یەکی کاکە ئێستا ئێمە یین لە بانیەوە هەتانی وەڕۆ ئێمە ئیشەکەن لەبەر هەتاوەیە و گەرمە و تین و دەبێ و هیلاگە بیت و زەحمەتیە هیلاگە بیت عەزەر دەکێشیت وڵی داواکاریمانەوەیە یارمەتیمان من بە پێی توانای خۆیان یارمەتیمان من هاوکاریمان کەن یامێشیشان وەکو من مۆقەتم لە 2006 مۆقەتم داوایە واگەم بمکەن بە ڕسمی تێگەی کاکە تا ئێستا ڕسمیان نییە جا مەعاشەکەش لە کاتی خۆیان نادێن مەعاش تاخیرە بێ ئێستا لەو ماوەی پێشووە کاکە بە دوومان کەڕەتێ مەعاشی دێنێ سەری خۆمان هاتوو مەعاشەکە ئەچوون بۆ بانک یەک هەفتە ئەچوون بۆ بانک ئایگوون پارە نییە
تۆ کاگە پێویستی بەجلە بە بەرگە بە خواردنە بە مناڵە تێگی کاگە بێ پاریان بۆ پێیاکەی تێگی کاگە وڵی ئەو داهاتی کە ئێمە وەرێگرین بەشمان ناکە تێگی کاگە پارەکەمان کەمە تۆ خۆ دەزانین نەم زروفەشە تۆ دەسەبەیتە هەرچێکە کڕی گرانە تێگەی کاگە ژان ئیتر پارەکە بەش ناکە بەڕاستی دەری نایێن وڵی دەستپۆشی هەیە بەس ئیتی کاگەی ژان ئێستا من ئیشەکەگەم من ئیشی خۆم هەرەکەم بەس کاگە تۆ لە پرێگای بینی ئەوەی کە هیچ ناگە دەستپۆشی لێگەن ئەی بۆ نای دەستپۆشین لە منکەی ئەیخۆ من ئیشەکە بە سەرشانی منەوەی کاگە یام زەخیرێت لەوێ گلەی یەکەم زەخیرێت مجموعەیە سێکەرە وەرێگری من بۆ وەری نەگرم ئەیخۆ من ئیشەکە بە سەرشانی منیشەوەیە من زیاتری لاگەم من هاویان لەگەڵ تەنکەرم لە دار ئاوەیم سعاسی بەیانیم دار ئاوەم بەخوا جاری وا بووە ئالۆ سەرەوە بووە ئالێ دانیشتم شەمعەکە لەوێیە چاڕوانگەم تەنکەرەکە بێ ئاوەکە پڕکەین سەگاتووە بە پێشێک سەگە و منیان ڕاوناوە دایشمە دەستەوە دەرەقە نانی خەیب سەگ پەنامارمە ئەی تۆ کاگەجان ئەو پارێکە وەرەگەی بە چکەچکە دەنی ئیسفادەی لێ ناگەی ئێستا من پارە لەگەڵ تەنکەرا بووم یەگەی بەچکەچکە پارەکە دێنێ بڵی نیوەی دێنی وەگەی خنەمانی کەەوە بەش ناکات و ڕۆژی 5,000 مێ من 5,000 بەشی چیەکەم من ڕۆژی 5 خۆم ئەی چی بە مناڵ چی خواردنە خۆی چی بە نان تێگەی کاگە ئاوایە وڵای من کێشەکەم ئەوەیە بەس هاوکانی ماگەن و ئەگەن لە کرێکار بە چۆنی لاگەبی شێ مستاقی شێ مستاق نییە تێگەی ئەتر پارەکانیش لەگاتی خۆیان بمانە مەعاشەکەمی چاوەڕانی و مەعاشاکە ژینگە و دەوروبەرە ژیان بەخشەیە کە ئێمە تایە ژینگە لە سێ ڕەگەزی سەرەکی پێک دێت کە ئاو هەوا و خاکە و هەروەها پیسبوون بە دەنگ و ژاوەژاویشمان هەیە دیارم بۆ پیسبوونی ژینگە دوو هۆکارمان هەیە هۆکارێکیان سروشتی هۆکارێکیان مرۆییە بە تایبەت لەسەر هۆکارە مرۆیەکان ئەگەر بوەستین ئەمڕۆ لە باشووری کوردستانە کۆمەڵێک هۆکاری مرۆیی زۆرمان هەن کە بوون بە هۆکار بۆ پیسبوونی ژینگەی باشووری کوردستان بە تایبەت یەکێک لەو هۆکارانە دەرهێنانی نەود وە گواستنەوەی نەود لە ڕێگەی تەنکەرەوە بە تایبەت کە زۆر جارم تەنکەرانە وەرەگەڕێن و هەروەها نەبوونی کارگەی ڕیسایکلین لە ناو شارەکانەوە بوونی پاشماوەیەکی زۆر هەم لەلایەن تاکەم لەلایەن ئەو ناوەندانی دیکەوە کەمانە فڕێدرێنە ناو خاکەوە بەبێ ئەوەی کە دووبارە بەکار بهێنرێنەوە و یەکێکی تر لە هۆکارەکان زۆربوونی ژمارەی ئۆتۆمبیلە لە کوردستانە کە زۆر جار بۆ منە بۆشمان بیست لە سەرۆکی حکوومەت کە شانازی بەوە کرد نزیکی 2 ملیۆن ئۆتۆمبیل لە کوردستانە هەیە و ئەمەی بە نیشانێکی پێشکەوتنیشدانە لە کاتێک ئەمە بۆ خۆی بەڕاستی نیشانەی دواکەوتویەکە لە ناو وڵاتە هەیەەوە ژماری دانیشتوان نزیکی 7 ملیۆن کەس بێ و 2 ملیۆن ئۆتۆمبیل لە باشوورە هەبێ و یەکێکی تر لەو هۆکارانە ئەوەیە کە لە ناو بچوونی دارستانەکانە کە ئەبیش هەم ئەوەی کە خەڵک بەشێک لە خەڵک ئەیبڕێتەوە یاخود ئاگری تێبەرەدات و یاخود لەلایەن وڵاتانی دراوسێەوە بە تایبەت ئێران و تورکیا کە بردومانی بەردەوامی خاکی کوردستانەکە بە تایبەتریش لە وەرزی هاوینە کە بێتە هۆکاری سووتاندنی دارستانەکان و بڕینەوەی بەردەوامی دارستانەکان بە تایبەت لایەن دەوڵەتی تورکیاوە کە لە ساڵی ڕابردوو بەردەوام بوو و لە ئەم ساڵی شەجارێکی دیکە دەستی پێکردوتەوە وەکێکی تر لەو کێشانە بەڕاستی زۆر لێدانی بیرە یعنی ئەگەر تۆ تەماشا بکەی بیرێکی زۆر لە باشووری کوردستانە لێدراوە بە تایبەت مەسەرە لە منتیقەی گەرمیانە بیرەکان لە ڕابردووە لە 100 بۆ 200 متر بە ئاو گەیشتون و بەڵام لە ئەم ساڵا ئەو بەشێک لەو بیرانی کە لە گەرمیان هەن لە 800 متر وشکیان کردووە کە ئەمەش بەڕاستی بۆ دابەزینی ئاستی ئاوی ژێرزەوی ئەگەڕێتەوە و بە تایبەتریش ئێمە کە ئەم ساڵ و ساڵی ڕابردووش بە وشکە ساڵیە تێپەڕیوین و هەردوو وڵاتی ئێران و تورکیاش بەنداوی لەسەر سەرچاو ئاوەکانی ئێمە دروست کردووە بە تایبەتر وڵاتی ئێران کە بۆ بە هۆکاری وشکردنی بەشێک لەو سەرچاو ئاویانی کە ئەڕژێتە ناو هەردوو زەی بچووک و ڕووباری سیروانەوە دیارە سەبارەت بەوەی کە تاک بۆچی بەرپرسیارانە مامەڵە لەگەڵ هەریکێک لەم ڕەگەزە ژینگەیانی ئاوها و خاک یاخود ئەو ژینگەی کە تایە ژیناکات بەڕاستی وەکاری سەرەکی بۆ نەبوونی پەروەردەی ژینگەی ئەگەڕێنمەوە پەروەردەی ژینگەی لە ناو ناوەندەکانی قوتابخانە پەروەردەی ژینگەی لە ناو خێزان پەروەردەی ژینگەی لە ناو میدیا و دوجاریش بۆ تەواوی کۆمەلگا چکە و کاتێک ئەگەر ئێمە پەروەردەی ژینگەیمان هەبێت تاکێکی وشیار و ئاگامان هەبێ بەرامبەر بە هەریکێک لەو ڕەگەزە ژینگانی کە هەمانە بەڵام ئەمەش ناگاتە ئەوەی کە
کە لە بەرەوەی پەروەردەی ژینگەیمان نییە لەم شوێنانی کە ئاماژەم پێکرد تاک نەبەر پرسیارانە مامەڵە بکات چکە تاک بۆ ژیانکردن پێویستی بە ئاوە کورد لە کۆنەوە توێتی ئاو ئاوەدانی لە هەر شوێنێک ئاو هەبێ ژیانی شێ ئەی لەو شوێنەی کە ئاو نەما یاخود ئەگەر ئاو پیس بوو یاخود ڕۆبەڕووی مەترسی بوویەوە ئایا ژیان ئەمێنێ نامێنێ بۆیە لێرە ئەرکی تاکە کە لێرە بیر بکاتەوە گەر پەروەردەی ژینگەیشینە بیر بکاتەوە یاخود بڕوا بە شوێنە یاخود بڕوا بخوێنێتەوە لەسەری بۆی کە تێبگا بزانێ ئایا ئەگەر بۆ نمونە ئاو نەمێنێت ژیانی ئەو ئەمێنێت نەخێر نامێنێ ناچار بە کۆچە بێ و بە هەمان شێوە بۆ ڕەگەزەکانی دیکەش بە هەمان شێوە ئێستا بەشێک لەو شوێنانی کە خاکیان پیس بووە ناتوانن کشت و کاڵ بکەن واتە ئەو زەوێ پێشتر بۆ کشت و کاڵ بەکارهێنراوە توانیوانە بەرهەمی لێ وەربگرن خۆراکی لێ بەدەست بێنن بەڵام ئەمڕۆکە ئەو خاکە پیس بۆ ناتوانن بەرهەمی لێ بەدەست بێنن واتە یعنی زۆر پێویستی بەوە نییە کە تاکەکە لەسەر خۆی ئاڵۆزی بکات یاخود بەناڕەحەت وەڵامەکەی دەست بکەوێ ینی تەنها بە بیرکردنەوەیکی کەمەتوانێت تێبگالەوەی کە ئەم هەنگاوی کە ئەو عینێت بۆ پیسکردنی ژینگە کاریگەری ڕاستەخۆی لەسەر خۆراکی ئەو لەسەر ئاوی ئەو لەسەر هەڵمژینی ئەو هەوایی کە ئەو هەیەی بۆ نمونە با ئێمە دانیشتوانی ئەو ناوچانی کە پیسن وەکو ناوچەی بازیان یاخود تانجەرۆ بەراورد بکەین بە کۆمەڵک ناوچەی تر ینی ئەوانی کە لە ناو بازیانان خۆ ئەگەر کە لەو شوێنە هەن باشتر لە پیسبوونەکانی ژینگە تێگەن و ئەوانەشی کە لەو ناوچێنین بەشێکیان بۆک بە شێوازی گەشتیاری بێت یاخود بە هەر هۆیەکی تر بێت بەشێکیان لە بۆ ناوچانە تێپەڕیون و توانیوانە مەسەرەن تێبگەن لەوەی کە خەڵکی یان ژیانی خەڵکی ئەو ناوچەیە لە چ دۆخێکایە هەم لە ڕووی پیسبوونی ئاو هەم هەوا هەم خاکیان بۆیە ئەمە وەڵام دەرەوەیەکە یاخود دەرئەنجامێکە کە مرۆڤەکان ئەتوانن سوودی لێ ببینەوە بۆ ئەوەی کە نەبن بە هۆکار بۆ پیسکردن و تێکدانی ژینگە لەبەرەوە لێرە تاک ئەتوانێت ڕۆڵێکی گەورە ببینێت لە پارێزگاریکردن لە ژینگە ینی ئێمە یەک هەساری هاوبەشمان هەیە یەک ژینگە و یەک ژیانی هاوبەشمان هەیە ئەو پیسبوونەی کە لە باشووری کوردستانە ڕوو ئەدات کاریگەری لەسەر وڵاتانی دراوسێ هەیە بۆ نمونە ینی من پێم سەیرە مەسەرەن دەوڵەتی تورکیا دێت درەختەکانی یاخود دارستانەکانی باشووری کوردستان لە ناو ئەباد یاخود چەکی کیمیایی ئەڕژێت بەسەر ئەبێتە هۆکار بۆ شەیدکردنی گەریلاکانی ئازادی کوردستان و لە ناوبردنی زیندەوەرەکان لە کاتێکە کە ئێمە یەک ژینگەی هاوبەشمان لەگەڵ دەوڵەتی تورکیا لەگەڵ ئێران لەگەڵ تەواوی وڵاتەکانی دراوسێ هەیە واتە ئەو پیسبوونەی کە لێرە ڕوو ئەدات کاریگەری لەسەر وڵاتانی تر و کاریگەری لەسەر تاکەکانی دیگەی کۆمەلگاش هەیە لەبەر ئەوە لێرە تاک ئەتوانێت ڕۆڵێکی گەورە و ڕۆڵێکی کاریگەر بگێڕێت بە ئاراستەی ئەوەی کە هەم خۆی بتوانێت ئەو کە بۆ بە بەشێک لە هۆکاری پیسبوونی ژینگە بتوانێت کەمی بکاتەوە و لە هەمان کاتیشا ینی نەبێت بە ئەوەی کە کارەساتێکی گەورەی ژینگەی دروست بکات بۆ نمونەیەکێک لەو هەنگاوە بچووکانی کە هەرێکێک لای خۆمانەوە توانین بینین ئەوەیە ئەو پاشەڕۆیانە یاخود ئەو پاشماوانەی کە تاگ ڕۆژانە هەیەی توانێت ئەم پاشماوانە لەکوێوە دەرەچێت لەسەر خواستی ئێمەوە ینی بەهۆی بوونی خواستی ئێمە لە ناو ماڵەکانەوە چێتە ناو تەنەکەی خۆڵەکان و دواتر بۆ تانجەر و دواتر بۆ شوێنەکانی تر کەمێکێک لە هەنگاوەکان تاک ئەتوانێت پاشەڕۆی ڕۆژانیان پاشماوی ڕۆژانەی کەم بکاتەوە ئەمەش بە کۆمەڵێک هەنگاو ئەکرێت هەر بۆ نمونەیە من لە ڕۆژانی خۆمانە هەرێکێکمان کەگە بڕۆینە دەرەوە ڕەنگە دەبەیەکی پلاستیکی بەکاربێنین ئەکرێ لە بەدیلی ئەم دەبە پلاستیکە جۆرە دەبەیەکی تر هەیە کە ناوشوشەیە یاخود هەر جۆرێکی دیکەیە ئەکری ئەمانە بەکاربێنرێ بۆ ئەوەی کە ئەگەر تۆ لە مانگەکە سی دەبەت بەکاری هێنابێت ئەو کات یەکسانی کەیتەوە بە سفر دەبە واتە یەکێکی تر لە هەنگاوەکانەوەی تۆ بۆ با بڵێن هێنانی سەمون یاخود نان یاخود بازاڕیکردن چەندین علاگە بەکارهێنی کە لە مانگەکە یاخود لە ساڵەکە عدەدێکی زۆریان ژمارەیەکی زۆرەکات ئەکری هەموو ئەمانە یەکسانی سفر بکرێنەوە تەنها بە بەکارهێنانی یەک تورەکی قماشی خام یاخود زەمبیلەی سروشتی کە لە کۆنا ینی لە ڕابردووە مەسەلەن باو باپیرانی ئێمە بەکاریان هێناوە ئێمە شتوین بەکاری بێنین واتە هەنگاوەکان زۆرن بۆ پارێزگاریکردن لە ژینگە کە ئەکرێت تاک بەڕاستی بیری لێ بکاتەوە بەکاری بێنێت دیارە و کەسانی کە شقامەکان پاک ئەەکەنەوە لە ڕابردووە پیانەوترا پاکەرەوە یاخود کۆمەڵێک دەستەواژە و ناوی دیکەیان بۆ بەکارهێنرا بەڵام ئەو هەنگاوێکی گرنگ بوو کە لەسەر دەستی وەزیری ژینگە و کاتەی هەرێمی کوردستان و بە بڕیاری ئەنجومەنی وەزیران ئەوە یەکلا کرایەوە کە ناوی ژینگە پارێز تایبەت بکرێت بەو کەسانی کە شقامەکان پاکەنەوە خودت پاکەرەوەن کەمە هەنگاوێکی گرنگ بوو بەڕاستی لە ڕووی ناوەوە یان لە ڕووی معنەوێتەوە بەتایبەت بەڵام لە ڕووی لایەنی مادی و لە ڕووی لایەنی ژیانکاریەوە بەڕاستی ئەوان لە ینی قورسترین کارەکان ئەکەن کە لە نێو کۆمەلگا هەیە لە کاتێکا کە ئەم کەسانە لە تەواوی وڵاتانی ترایە خود ئەو وڵاتانی کە ڕێزی ئینسانی بە ڕێژەیەک مەسەلەن تیاگیرێت ئەم خەڵکانە هەم لە ڕووی بژێوی ژیانیانەوە هەم لە ڕووی سەکەن هەم لە ڕووی نیشتەجێبوون و کۆمەڵێک لایەنی دیکەی ژیانیانەوە تا ڕادەیە گرنگی ژیانیان کراوە بەڵام من بۆ خۆشم بەشێک لەو ژینگە پارێزانە مای لە نزیکەوە بینیوە بۆ بەرنامەشمان بەڕاستی لەگەڵ کردوون مەسەلەن ژینگە پارێز هەیە مانگانەکەی ینی بەپێی گرێبەست نزیکەی 450,000
بەڵام کەمتر لەو پارەی پێ ئەدرێت بەشێکی لەلایەن کۆمپانیا و نازانم حکوومەتوانەوە بە حسابی پاشەکەوتوانە لێ ئەبڕدرێ و بەشەشی کە پێی ئەدرێت خودی ئەم ژینگە پارێزە کرێچیە و نەخۆشی هەیە لە ماڵەوە وە کۆمەڵک با بڵین چەند مناڵێکی هەیە کە پێویست ئەکات خواستەکانی ئەوانیش پڕ بکاتەوە بە دڵنیاییەوە ینی بۆ کەسێکە خێزاندار بێت و لەناو ئەم هەموو عانات و کێشا بێت ئەم ڕەپارەیە بەشی ناکات لە کاتێکی شاکە ئەم ڕۆژانە کۆمەڵک ئەرک ئەنجامەدا ڕەنگە هەرێکێک لە ئێمە بەڕاستی نەتوانین ئەمەرکانە ئەنجام بدەین لەبەر ئەوە دۆخی ژینگە پارێزەکان ئەتوانم بڵێم لە خراپترین دۆخی ژیانیایە و ئەوەشی کە هەیە ینی حکوومەتەکە بەڕاستی دەبێت دۆخی ئەوان باشتر بکات بەڵام حکوومەت بێباکە یاخود نابەرپرسیارە بەرامبەر بە ژیانی ئەوان و بەرامبەر بە ئەو ئەرکە قرس و گرنگە پیرۆزەی کە ئەوان ڕۆژانە ئەنجام دەدەن ینی لەو فترانەی ڕابردوویمە بینیمان و بیستمان بە تایبەت لە ڕێگەی میدیاکانەوە کاتێک کە ئەوان مانیان گرت چ پاشماوەیەک لەسەر شەقام و کوچەکانی ئێمە بڵاو بوویەوە و ئەسڵەن ئەگەر ئەو پاشماوانە و ئەگەر ئەوان مانگرتنەکەیان نشکاندایەوە دەستیان بە کۆکردنەوە نەکردایە ئەکرا ببێت بە هۆکاری بڵاوبوونەوەی نەخۆشی واتە ئەوان جیالەوەی کە شەقامەکانی ئێمە پاکەکەنەوە ژینگەمان بۆ پارێزن لە هەمان کاتا هۆکارێکن بۆ ئەوەی کە تاکەکانی کۆمەلگا یاخود کۆمەلگا لە بڵاوبوونەوەی چەندین جۆر نەخۆشیش بپارێزن کە ئەمە لایەنێکی گرنگە واتە توانین بڵین ئەوان هەم ئەو کەسانن کە سروشتمان بە جوانی بۆ هێڵنەوە و ئەم ئەو کەسانەشن کە ڕۆڵی پزیشکیش بەڕاستی بۆ ئێمە ئەگەڕن بینێرانی هێژا ئەوەی کە بینیتان ڕاوبۆچوونیەوە ژینگە پارێزانە بوون کە ماوەیەکی زۆرە لە نێو پارکی ئازادیدا خەریکی کاری ژینگە پارێزین کە تیایدا لە ڕێگەی ئەم ژینگە پارێزیەوە کە دەتوانن ژینگەی کوردستان و ژینگەی پارکەکان پاک و خاوێن ڕابگرن و لەگەڵیشە دەتوانین بڵین خزمەتێک بە شاری سلێمانی دەکات لێرەدا هاتینا کۆتایی پێشەنگی هەمجارەمان تا پێشەنگێکی تر هەر شاد بێت.